قەیرانە ئابووری کە لە ساڵەوە کە ڕوویاوە و لە هەرێمی کوردستانی گرتوتەوە بە تایبەتتر ئەم قەیرانێکی ئابووریە تەبان هۆکاری سەرەکی بەڕای من ئەوەیە کە نەتوانراوە ئیدارەیەکی سربەخۆ و ئیدارەیەکی پاک و بێگەر لە گەندەڵی دروست بکرێت و شەفافیت بوونی هەبێ لە حسابات و ئەو داهاتانەی کە یەتە وڵاتەوە و وڵات ئەتوانێت بەرهەمی بێنێت شەفافێتی تیانە بووە هەروەها گەندەڵێکی زۆری تیا هەبوو ئەمە هۆکاری سەرەکێتی و ئیدارەکردنێکی تەندروستانشی بۆ نەکراوە کە بتوانێت بە عادیلانە و بەدادپەروانانە بەسەر سەرجەم چین و توێژەکان و تاکەکانی کۆمەڵگەکەیە دابەش بکرێتەوە دووبارە بەتەکید کە هۆکارێک هەبێت چارەسەرەکەشی هەر بە هەمان شێوەیە کاتێ هۆکارەکەی گەندەڵی بێت بەتەکید نەمانی گەندەڵی هۆکاری سەرەکێتی نەبوونی عەدالەت دروستکردنی عەدالەتە نەهێشتنی چینایەتیە کە ئێستا وڵاتی پیاتی ئەپەڕێت و کە ئەزانی بە چ بارودۆخێکی سەخت و ناڕەحەتی ئاڕۆ لە هەرێمی کوردستان چەند هۆکارێک وای کردووە کە ئەم قەیرانانە بەو شێوە بتەقێتەوە. یەک بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان و کار نەکردن بە پلان لە بیدایەتی کابینەکان و هەتا و کابینی ئێستا واتە ئەمە کەبووی کوی قەیرانەکان یەک لە دوای یەک. دوو حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە سەقفێکی زەمەنی دانیە بۆ ئەنجامدانی کار و پرۆژەکانی. کوی ئەو کار و پرۆژانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێ بیکات هەمووی لە دەستێکی ئەمینان نییە. واتە پرۆژەکەی بۆ دەرەچێ پارەکەی بۆ دەرەچێ بەڵام جێبەجێکردنەکەی خەلەلی تێدایە. ئەمە ژواکات کە کۆی قەیرانەکان لەسەر ئەم پرۆسانەی یەک لە دوای یەک بەردەوام بێ. خاڵێکی تر کە هەرێمی کوردستانی وا لێ کردووە کە قەیران لەسەری کەڵەکە بێت نەبوونی شەفافێتە لە ناو دام و دەستگاکانی حکوومەتە و بە تایبەت لە ناو پرۆسەی نەوتە شەفافێت نەبوونی شەفافێت دوای کردووە کە ئەم پرۆسەیە بە ناشەفافی بڕوات خەڵک لێ ئاگادار نەبێت حکوومەت بۆ خۆشی بە پەرلەمانەکەیشەوە لێ ئاگادار نین. ئەمە واکە ئەم قەیرانانە بەردەوام بن. چارەسەرەوەیە هەموو ئەو عەقدانەی کە کراون لە پرۆسەی نەوتە هەموو ئەو کارانی کە لەسەر پرۆسەی نەوت و خودی چاکسازیەکان کراوە جارێکی تر بگەڕێتەوە پەرلەمان شەفافانە بڕیاری لێ بدرێت و دەستێکی بەهێز هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵکاران چون بەڕاستی ئەو دەستێک ئێستا دەستی گەندەڵکارانە دەستێکی بەهێزە و حکوومەت دەرەقەتی نایەت. ئەوە ساڵانێکە قەیرانی دارایی بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە. هۆکاری سەرەکی دروستبوونی قەیرانی دارایی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی پلانێکی درێژخایەن و تۆکمە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و خاڵێکی تریان هۆکارێکی تر نەبوونی ژێرخانی ئابووری بەهێز لە هەرێمی کوردستان سەرجەم سێکتەرەکانی لە کار خستووە ڕێژەیەکی زۆر لە خەڵک لە هاوڵاتی لە هاونیشتیمانیانی کرد بە موچەخۆر بە بێەوەی پێویستی بە و موچەخۆرە زۆرە لە هەرێمی کوردستانە هەبێ. ئەمە ژوای کرد کە بێکاری ژێرپەردە لە هەرێمی کوردستانە زۆر بێ و خەڵک کەمتر ڕوو لە سەرچاوی تری دارایی بکە. سا چارەسەر بەداخەوە زۆر قورسا لەبەرەوەی تاکە سەرچاوی داهات لە هەرێمی کوردستان نەوتە و ئەم نەوتەش حکوومەتی هەرێمی کوردستان بە شەفافی نایفرۆشێ و پلانی نییە بۆ فرۆشتن و فرۆشتنی نەوتەکە و پاشان بژانەوەی ژێرخانی ئابووری. لەبەرەوە ئێست لەم حاڵەتە جگە لەوەی کە حکوومەتی هەرێم چاوەڕی موچە و داهات لە بەغداکە سەرچاوی تری دارایی نییە. لەبەرەوە من پێم وایە لە ئێستا ناتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان لە ژێرباری ئەو بارە داراییە خراپ و قەیرانە قورسێک کە لە هەرێمی کوردستانە هەیە دەرچێت.